دایکی محەممەد دادەگیان فەرموو. سلام عليكم ماما. سڵاوی خوا لە دایکی محەممەد یا خوشکی عزیزم فەرموو. كم ممنون سركوتي ماما ساجانك برسالك ماما. فەرموو دادا. والله ماما ساجد زحمة بحث يا وسركم. بون من يعني بس عندهم دورون كيتوا خصو يعني بيج أو أنا أقصبو ياوز بكن أو بنحبار بو من سكم لكاتوا. فەرموو خەسوو شوانە چی بکەن؟ مقصد قصو شد بو بياوكتا كان أو هاني أنا شلون وصلي بكم شلون بحثي بكم. بەسەر چاو بەسەر چاو. بس ما يكون بيجي من سكم لكاتوا يعني من أقام يجنيها تنقصبو بياوكتا كان. بەس چاوانی شەڵە دادەگیان ڕوونکردنەوەیکی باشت دەدەمێ. والله صافك ماما صايان زور خفت أخون. نانە ئیشەڵڵاوە گرفتێکی ئەو تۆ نابێت لە ناو هەموو ماڵەکە ئەو کووردا بە تایبەتیەوە هەیە ئیشەڵا قسە لەسەری دەکەین دادەگیان پەیوەندیەکە لەگەڵمانە دواتری شەڵە لە بەرنامەکەەوە گوێبیست دەبی. فەرمووت خەسووم و خوشکی هاوسەرم دەچن قسە لای هاوسەرم دەکەن و ئەوانە. ئەوە بەرنامەیەکی تایبەتی ڕەوان بێ لەسەر بکەین یەکێ لە هۆکاری کێشەی ناو خێزان قسەی سێمی دەرەوەیە کە دەڵم دەرەوە لە بینی ژن و مێردا هەموو کەسی تر دەرەوەیە. باوکو دایکی کوڕ باوکو دایکی کەس خوشک و برای کوڕ هی کچەکە هی هەردوو هاوسەر تکال لێ دەکەم تۆ تەنها و تەنها هاوسەری خۆت بناسە وەکە شوشت بەم کوڕە کردووە دایکی محەممەد بە هاوسەرت تۆ تەنها ئەون ناسیوە و تەنها لەگەڵ ئەویشا ژیان دەکەی بەس تەنها لە کاتێکی زۆر خۆشەویستیدا لە کاتێکا کە مێردەکەت زۆر زۆر هەیە منە یەکەم جار ستایشی دایکی باوکی محەممەد بکە ستایشی باوکی محەممەد بکە ستایشی خوشکەکانی پورەکانی محەممەد بکە بڵێت تکال لێ دەکەم باوکی محەممەد من زۆر زۆر تۆم خۆش دەوێت بە خۆشەویستی تۆ دایکی تۆ دایکی منیشە خوشکەکانت خوشک من تۆش بۆ دایک و خوشکی من هەر بە هەمان شێوەی بەس تکال لێ دەکەم لەوە چێت تێنەگەیشتنێک لە نێوانماندا ڕوویدا بێ مەڵە دایکت هەڵەیە مەڵێ خوشکەکانت هەڵەت بەس بڵێت نەگەیشتنێک لە نێوانماندا هەیە لە نێوانی هەموو وەکو خەسوویەکیشە لە ڕووی دڵسۆزیەوە ئەمە ڕوودەدا دایک ئەوەندە دڵسۆزی کوڕەکەیەتی وا ئەزانێ بووکەکەی ناتوانێت بەختەوەریکە ئەم هەر وەکو مناڵی جاران دەیەوێت لەگەڵ تعامل بکە بڵێت دایکی منی ژوایە و دایکی تۆ ژوایە بەڵام وەرە باوکی محەممەد با ئێمە بڕیار بدەین نە باوکو دایکی من نە باوکو دایکی تۆ نەخوشک و برای من نەخوشک و برای تۆ نەیەنە ژیانی هاوسەریمانەوە چۆن ژووری نووسن بەڕێزان داخراوە تۆ ڕێگە دەدەی باوکو دایکت بێن لەگەڵ ژووری نووسنەکەدا لە کاتی خەوتنا لەگەڵ تابن هیچ کەس ڕێگا بەوە دەدا ڕێگە دەدەی خوشکەکانت بێن لە ژووری نووسنەکەی بەشدار بن نا هەموو ژیانی هاوسەری ژووری نووسنە قەدەغە کراوە هیچ کەس قسەمان لە ئێمە خۆمان ژیرین عاقڵین ئینسان ژیر و عاقڵ نەبێ هەر مارەیە هاوسەری لێنە هەر هاوسەری ناوێ کە خۆمان ژیر و عاقڵین با ڕێگانە دەین بەس وەکو عەرزم کردن بڵێت تەنها دەزانم دایکت لە ڕووی خۆشەویستیەوە باوکی محەممەد بۆ تۆ ئەم قسانە دەکا بەڵام دڵنیابە من لەوە چێ باشتر لە دایکت لە ژیانی تۆ حاڵی بم تکایە ئەو قسانەی دایکت بە دڵسۆزی وەرگرە بەڵام با کاریگەری لەسەر ژیانمان نەبێ بەم شێوەیە بە زمانێکی شیرین مێردەکەت حاڵی بکە و هەردوو وڵاتان و ئێمە هەمومان و هەموو بینەران بڕیار بدەن عەرزم کردن چۆن ژووری نووسن قەدەغەیە هیچ کەسێک پێی بخاتە ناوە وەڵڵی هەموو ژیانی هاوسەریمان ئاوا قەدەغەیە کەس قسەی لەسەر